ئەمە ناوقار خەدر ئەحمەدە دانیشتووی عاجیاوە خەچیاو لێرێم پێشترێ نەخۆشی درێم هەبوو پاش نەخۆشی دی لێم بووە نەخۆشی ئەوەی بەردی زراوی لە هەولێرێ 20 دکتۆرم کرد یەک دکتۆر فحسێکی چاک و مەسرەفێکی چاکیان پێ دەکردم ئاخیری دەیانگوت پێمان ناکرد ڕەوانی سلێمانیان دەکردم لە سلێمانیش هەروەها ئاخیری هاتمەوە ڕانەیە لە ڕانەیە دکتۆرەکەیە چوومە کنی گوتی کاکە ئەمن دەنێرمەکن دکتۆرەکی لە هەولێری عملیاتە بکە ئەو جارە ڕەوانی کردن دکتۆر لێریان کردم ئێستا لە عملیاتیان لۆ کردیمەوە بەبێ سێ کێشە لەخۆی بەزیاد بێعیبم نییەوە هیچ شتێکی واشی لێ وەرنەگرتین کە حسابی عملیاتی لۆ بکری ماری ئەوە خوا خێری بنووسی بەس داوەت لە خەڵکی کوردستان دەکەم ئەوەی دەورەمەندەوە ئەوەی خۆی بە سەرمایه‌دا دەزانی بێ یارمەتیشی ئەو پشکێکی بکڕی لەو خەستەخانەی بڕم ئەو خەستەخانە تەواو دەبی لۆ فەقیر و هەژارن سوپاس بۆ هەموو لایەک